دەماوە باش هێویدارم هون هەمی دەخۆشیەدا بن ئیرۆکە دەخوازم لەسەر پێڤژەیە دەناوبەرە ئیمرالی و دەوڵەتە تورکیای و دە هەمان دەمێدا گرێدایی وێ بە ڕەوشە سووریایە بەوەرە گوتوبێژ بکەم هەڤڵن هێژە دەمەکی درێژە ئەم لەسەر vê پرسێ داخن ئەو دەبە نێزی ساڵێکی و ڕەوشێکی بەوی ڕەنگی هەیە و قریزە سیاسەتە دەرڤە یا تورکیایە بە تایبەتیژی ڕنگ فەدانەخوا لەسەر vê پرسێ هەیە و ئیرۆکە ئەس دەخوازم بەحسە وێ بکەم و ئەو پرس چما کەتیە ناو کریزێ و دە هەمان دەمێدا هێزن هەرێمی و هێزن کوردی لەvê پێڤژەیە چەوە دنەرن بەریا هەر تشتی پرزگرێکە کورد پرزگرێکە ئۆکرانیا پرزگرێکە فەڵستینژی دەناودا ئیدی لە چارچەوەیە خۆی هەرێمی دەرکەتنەوانە بوونە پرزگرێکێن ناودەوڵەتی و باندۆراخوا لەسەر سیاسەتێ بەگشتی لە هەرێمێ دکەن دەوڵەتە تورکیا ئەم تەخمین دکەن و بەرێ ئەو دەوێ باوەڕیە دابوون و سیاستاوان کە تێناوە قەیرانێکی پرپر جددی پرپر مەزن و دە هەمان دەمێدا دەزانی بوون و لە تورکیا چ دەبە لە سووریا چ دەبە و لە ڕۆژهەڵاتە ناوین گۆهرتنێکی مەزن دەردەکەوە هۆرە احتیمالێکی مەزن استخباراتە vێیەکی گرتبوون و ئیسرائیل لە پای چییە لە ڕۆژهەڵاتە ناوین و ئەمریکا و ناتۆ و وڵاتێندنێ یا ڕۆژئاوایی لە پایچنە لە ڕۆژهەڵاتە ناوین لۆماژی ئیدی دەست بە پێڤژەیەکی کردن و تەخمین دەکردن باوەڕ دەکردن و ئەو پێڤژۆ بەوی ڕەنگی لە ڕێکە ئۆجەڵاندا بکارەبن بگەینن ئارمانجێن خوا لۆماژی ئیدی ئەڤ یەک پێک ئانین دەوارێ تیۆریدا هەنێک تشت هەنە لەسەر پارادیگمێن ئۆجەلانوانە لێ ئەس دەخوازم بە کەسێکی تیۆریسیان و پسپۆرێ تیۆریەیە ئەس دەخوازم خۆ بگەیژنم یەکی ژوانە بەوانڕە گوتوبێژ بکەم لێ ئیرۆکە ئەس دەخوازم ئالێنوی سیاسی بگرم دەست ئەو ژی ئەوە یعنی ئەو باوەڕ دەکردن و هەگەر و ئۆجەلان بێ سەرخەتاوان وێ پرزگرێک هەم لە تورکیا و هەم لە سووریایە چارەسەر ببە لە تورکیایە ئەو پرزگرێک لە گۆڕی وێ چارەسەر ببە و دەوڵەت بکارەبە ئەوتۆریتەیە خوا بپارێزێ و دە هەمان دەمێداژی بکارەبێ تهدیدێن ئیسرائیلێ لە ڕێکا پەکێکێ لە ڕێکا ئۆجەلان ژخوە دوور بخی دە هەمان دەمێدا لە سووریایژی تەخمین دەکردن باوەڕ دەکردن و ئۆجەلان بکارەبە باندۆرێکی وی لەسەر کوردێن سووریای بەگشتی هەبە و بەوی ڕەنگیژی هێزن سووریای دیموکراتیک خۆسەریە دیموکراتیک بکە تابعێ دەوڵەتە تورکیایە پشتی وێ مەدیت لە سووریای ئیدی تشتێک و ئەمریکا دەخواست پێک هات یعنی دۆناڵد ترامپ هەر ژخوا نەگوتیە ئەردۆغان ئینسانێکی باشە هەواڵێ منە تەکلیامە پڕ خۆشە ئەژێ پڕ حەز دەکەم ئەوژیژ من پڕ حەز دەکە و ئەس چ بێژم دێوسا بکە بەڕاستیژی وسایە یعنی لە سووریایی تشتێک و ئەمریکا دەخواست بەریتانیا دەخواست ئەردۆغان پێکانی و ڕژێمە ئەسەد دەسەڵاتداریە دوورخستن و ڕژێمەکی نو جیهادی ئانین سەر دەسەڵاتداریە لێ وسا تەخمین دەکرد و نان و دوێوی دێ تورکیا بخوا مەدید نان و دوێوی دێ ئیسرائیل بخوا حتا نەهاژی بەوی ڕەنگە لێ دیسانجی ئەو باوەڕ دەکردن و بەقاسی وێ هەگەر و ئۆجەلان بکارەبە کوردێن سووریای هێزن سووریای دیموکراتیک بینە سەرخەتێوان و تابعێ دیمەشقێ بکێ وێ دەمێ کورد هەمی لە ڕۆژهەڵاتە ناوین دەبن تابعێ دەوڵەتە تورکیایە لە هەفدیتنە هەری داویەدا ئیدی و هەمیان دیت و ئۆجەلان تشتێکی دەبێژە ئەوژی کوردێن سووریایی ئانژ ڕۆژ ئاوا خەتە سۆریا منە یعنی ئۆجەلان بێگومان پەکەکە هەلوەشاند و داخوازیە
ويكي كركو ببي قيتو شرط دفج سلاحي بربدن او يك حتى جيكي بيك هات وك سيمبولي سي تشيكن كلاشينكوف هاتن شوطاندن ل بردواميا وي بكيكي با سربستيا اوجلانو هنك ريفورمان جريدا او ريفورمجي حتى نها بيك نعنينا كومسيون بيك عنينا لي او كومسيون ايدي حمو انسانك بعقل حنكي خو بيديكا او كومسيون بتشقاسي ديكاري فيكي بيك بيني ريفورما كي قانوني بيك بيني او حتى نهاجي نخيا ودولة باختشاليا كو دغوت كرد براي منا بلا اوجلان بي لكرسية دام بارتي لبرلمانتوية باخفة جنوشكي في جاري كيدني عيني دولة باختشالي بحث اوجي بحثة شاركرت شخوا اردوغان جي بحث كر لي دولة باختشالي وها كان في دانجي بحث كرن وەک من گوت لە بەرنامەیەن بەرێدا پشتی کۆمکوژیا عەلەویان و پشت ڕاژی کۆمکوژیا دروزان هاتن سەر ئیدی شەرت و مەرج هەموو هاتن گۆڕتن و هەموو دنیا بەحث کرد و زەمینە vەیەکێ نینە و کورد ئانجی دروز حتى علويجي ببن طبيعي شامي ببن طبيعي حكومة جولاني حكومة ضعيفة ودهمان دميدا عقليتها وهزري وتريفي كناكا كو حمو سوريا حمز بكا أبيك هاد ديتن ايدي بشتي وي بشتي ايفان كومكوجيان مديت اتفاقا كو دا مها آداري دا دنابرا مظلوم عبدي واحمد شرع دا بيك هاتبو افيك هات هالبصاردن جبويكو كرد لا حسكة ولا قامش لإيدي كومبون دروش من خوستريو فدرالي كو لغوري من فرق كيواني زي جدانينا يعني دروش مش لا مركزي دبا انجي فدراسيون دبا يعني يكا او دروشم هاتن دنگ باشا كاك محمد اكمان دنگ باشا دم باش سرچاوان كاك محمد من قبل كي دنگي من جنوش كيفا خرابويا او كونفرنسا كول قامش لو لحسكي بيكات دنا برا كردان دا كرد هنكي داخوازي خوبلن كرن او بشتي وجه خو تكليان دنا برا حكومة شامي حكومة خوسرية بتمامتي خرابون جويكو او هيفي ندكرنكو تشتكي وسا بابا لي افيك بيكات گاواکو اویک پیک هاش خوا کۆمکوژیا دروزان پیک هات دروز ایدی بحثا فدرالی دکن بحثا سرخوبونیجی دکن و نهاجی کنسیکی سیاسی یا علویان پیک هاتیا او جی ددمه پیش دا احتمالا هزین خوی سربازی جی آوا بکن پشتی وانا ایدی نوێنەرێ دۆناڵد ترامپ کو بەریاوێ دەگوت خۆسەری و فدرالی نەچارەسەریە یەک سووریا یەک ئارتێش یەک ئاڵا یەک دەوڵەت ئەو ژی ئێدی ئسلوبێن خۆ بەرچاوان دەرباسکردن گوتن فدرالی ژی نەبێت تشتێکی مینە فدرالی پێویستە و چارەسەریە لێ ئەڤ یەک دەوڵەتە تورکیا نە تەخمین دەکرد نە باوەڕ دەکرد و مەسەلە بگاتە VST او نهاجي عناد دكا واصرار دكا لسرفيكي كو كرد ببن طابعي شامي تشتنكو دمشق دخوازه كرد فيكي قبول بكن واك من قوت شرطو مرجن اوبجكتيف وسوبجكتيف جبوي فيكي نينا يعني نكرد ندروز نا على ويجي فيكي نها ناكن وقبول ناكن لو ما جي ايدي نها سياسة دولة تركيا مروف دكاري بيجي ختمية شخوا نازي مهكي إذن ندان كو أوجلان باريزرين خوا ببينه و پشتی مهكي إذن دان لي أوجلان دوي دمي داجي إدي باشكرا قوت روج آوا ختمي سورة
خەتێ مەیسۆرە ئیدی وێدەمە دیسا خەنجەر و قلچێ خۆی ئیخوانی یا سەڵتەنەتە عوسمانی دیسا ژنوڤە بلند کردن لێ دەوڵەتە تورکیا دکارە ئیدی ئێڕژ بکە شەڕێکی بکە نەها ئەڤ یەک گرێدایە سیاسەتە ئەمریکایە لێ لە ناڤە پارتین کوردان داژی یعنی مرۆڤ لێت نەڕێ یعنی ژغێنی پەکەکێ لە گۆری ئاگاهیەن و کەتنە دەستێ من ئەز دشۆپینم دەور داژی هەنێکی ناڕازی بوونەک ژێ پێڤژوێ هەیە یعنی هەم یەنەکەژی هەم پەدەکەژی وسایە نزانم یعنی ئەڤ یەک گرێداییە چییە لێ مەسەلەن نەها گەلێک کوردێن باکوور هەنا لە هەولێرێ دژین و ئەڤ داخوازیە ئیقامەکردنە یعنی ئیقامەیە وان گەرەک هەر 6 ماهن هەر 3 ماهن هەر ساڵەکە گەرەک بێ نوکردن گاڤک ئەو ئیقامە بێ نوکردن ئەو گەرەک بچنجەم ئاژانسا پاراستنە پەدێکی یعنی ئاژانسە ئیستخباراتی یا پەدەکێ کاغەدێکی بینن کەسێن و چوونە و لەور ڤەگەڕیانە ژمڕە گەلک کەس یعنەیەک و نەدوو گۆتنەک و ژوان ڕاگۆتنە ئەو پێڤژەوە پێڤژەیەکی خراپە پێڤژەیەکی باش نینە و حتا داخوازکردنە کەسێن لەسەر سۆسیال مێدیایە لە ئالیێندنێک و دژی vê پێڤژێ دەربکەون ئەو گرێداییە چیە بەڕاستی ئەم نزانن ینی تەکلیەک دەناوبەرە پەدەکێ و ئاکپارتیدا هەیە ئەو تەکلی نەڤە شارتی هەر کەس دزانێ گەلۆ گرێداییە vê ئەنا ئەف تەکلینەها یەکێتیژی ئەو تەکلی چێکریە ئاڤاکریە هەواڵن هێژە لە کەرەما خۆ هەوڵ بدەن vê ڤیدیۆ vê لایفێ پارڤە بکەن لە کەرەما خۆ پارڤە بکەن ژووی ئەم تشتێ گرنگ بەحەز دکەن یعنی وەک من گوت پەدەکە تەکلیەکی وی بە ئاکپارتیێڕە هەیە دە هەمان دەمێدا وەک من بەرێدا دە بەرنامەیەکیدا گوت هەگەر کو ئەو پێڤژۆ سەر بکەوە ئێدێ احتیمالێکی مەزن هەیە هەولێر نەبە مرکزێکی دیپلۆماسیە و سیاست و ناڤەندە کوردی ژووی و هەولێر بەڕاستی دەناوە کریزێن پڕپڕ مەزندایە نەدیکاری بە بەغدای ڕا لە هەف بکە و نەدیکارێ لە دەروێ بەغدایدا بژی هەموو نوچە بوونە موچە بوونە مەعاش هەمووی موچێوان ئیرۆناسبێ معاشتێ ئیرۆناسبێ موچەتێ هەمی ئەوە وەکی دن تشتێک نینە میلەت ناڕازیە پێشمەرگە و زاڕۆکە پێشمەرگیان دەرۆزە دکەن لێ دەچن خۆ دخاپینن لە پاریسێ پارکێکی ڤەدیکەن بەناوێ پارکێ پێشمەرگە و گاڤاکو نەکارن میلەتجی کۆم بکەن نەمیلەتێ فەڕەنسی خوا فەڕەنسی لەور نەبوون میلەتێن یعنی کەسێن نێزی پەدێکێژی کۆم نەکردنە مەسەرەن من گەلک پرسیارکردن لە دۆست و کەسێن و بە پەدێکی ڕاکار دکەن لە هۆڵندایە لە ئەڵمانیایە لە فەڕەنسایە لە بەلجیکایە مەسەرەن نەچوونە ناڕازینە ئەو ژی ناڕازینە لۆ ماژی شوان پەروەەر ئانین و بە دەهۆڵ و زۆرنای vêyekê گەرم بکە یعنی ئەس vêyekê çima dibêjim hewlêr bi xwe denava krîzên mezindaya nekarî bersîv bide nekarî pêşmerge bikeyek nekarî hewlêr û Silêmaniyê bikin yek û denavbera wan de şerekî sar heye wek berê li hevkirin nîne siyaseta wan cudaya aliyek ji tirsê Îranê mecbûre ئەو کەسێن و دەمێن بهورتیدا بە ئیسرائیلی ڕاکارکردن لە دژی ئیرانێ وانە تەسفیە بکە ئالیەکی دنێ چاوێوی لەیەک و ئیسرائیل ئیرۆنا سبێ لە عراقی بخێ لە حەشدی شعبی بخە حکوومەتە سوودانی ژهۆلێ ڕابکە و بە سنی و ئەو بەعسیەن و لە هەولێرێ نەهاخواڤە شارتنە ئێدێ دەسەڵاتێکی نو ئاوا ببە لێ هەر کەس دزانە یعنی کەسێن هەری بەعاقل ئێدەناوە پەدێکێژی دەزانن و تشتێک و نەها حکوومەتە شیعە ji بۆی کوردان کریە سنی ناکەن
سنی دناوا 45 ساڵی ژغینی کۆمکوژی و قەتل عام و ئەنفال و جینۆساید و کیمیا بارانی تشتێک ji بۆی کوردان کردن نەکردن یعنی ئەو حکوومەتە کو نو هەی یعنی هەرچنە بە دەواری تیوریدا دەستورێکی بنگەهین نویسان بێگومان لە ڕۆژهەڵاتە ناوین دەستور و قانون چ قاسی کار دەکەن چ قاسی یاسا کار دەکەن ئەو مژارێکی دنەیە لێ ئەس بەحسە کریزێکی دەکەین یعنی کریزێکی فکری کریزێکی سیاسی کریزێکی استراتیژی هەیە و ئەف بە سیاسەتە ڕۆژانە موچە تێ موچە نایە ئەم پارکە پێشمەرگە لە پاریسێ فەکەن بتشتێن وسە ئیرۆ ناسبێ دێ ئیسرائیل لێ بخە پرزگرێک ئەمە چارەسەر ببە و وەکیکو بێژن ئیسرائیل دێ حکوومەتە ئیرانی و حکوومەتە عراقی بڕوخینە تشتێکی وسە مرۆڤ دەزانێت و احتیمالی پڕ دوورە و هەگەر نێزیک بەژی ئەو پرزگرێک چارەسەر نابێ لۆما تو لێ دەنەڕی ترسێکی وان هەیە هەگەر ئەو پێڤاژۆ سەر بکەوێ وێ دەمێش خوا سووریا حرەکەتەکە تابعی فکر و فەلسفەیە ئەو جەلانە کێم حتا زێدە ژخۆ لە تورکیاژی دەم پارتی هەیە ئیدی و دە هەمان دەمێدا لە ئیرانی پەژاک هەیە وێ دەمێت تەنێ کوردستانە عراقیدا دەمینێ و احتیمالێکی مەزن هەیە هەولێر و سلەیمانی ئەو ناوەند بووناخۆ دەست بدەن یعنی چیدی نەبن مرکزێکی دیپلۆماسی و سیاسەتە کوردی ئەو مرکز بە حەسەکە ئاژی بە قامیشتی احتیمالە vەیەکێ هەیە ئەو بترسن ئان لە گۆڕی خوێندنا خۆ کو گەلە کەس وسا تەخمین دەکەن ینی ئەو پرۆژە هەگەر کو سەر بکەوێ میساقا میلی چێ دەبە احتیمالێکی وساژی هەیە ژوەیەکێ بترسن کو میساقا میلی یعنی کوردستانە عراقیژی دەست دەدەن لێ ئەس بەخۆ تەخمینێکی وسا ناکەن یعنی میساقا میلی خەون و خەیالەکە میساقا میلی چۆ دەبە یعنی ئەو شەڕی جیهانیە یەکەم ji بووی لە دژی میساقا میلی ئاوا بووە چۆ جارێکی دنێ میساقا میلی چێ دەبێ و سیاست بەوی ڕەنگی جارێکی دن ڤەناگەڕێ دەماخۆی بەرێ ڤاتشتانە هەنار و یعنی ئەم دەزانن حتا نەها کوردستانە عراقی بەوی ڕەنگی خۆ لەسەر لینیان گرتیا یعنی ji بۆی ئیران و ji بۆی تورکیایە گرنگیا خۆ ئەو بووە کو ڕۆڵێکی دیپلۆماسیە ئاریکار ji بۆی وان ببینە یعنی لە دژی حرەکەتێن چەکدار یەن ئیرانێ حرەکەتێن چەکداریا تورکیایە ڕۆڵێکی ببینە لە بەرژەڤەندیە ئیران و تورکیایەدا ئەگەر کو ئەو ڕۆژی نەمینە شەڕی چەکداری ji هۆلێ ڕاببێ پرزگرێکە کورد لە سووریا و لە تورکیایژی چارەسەر ببە وێ ئیرانژی دەستێ خۆ درێژی vê meselê bika ji bo ku îran naxwaze welatek bi herî dawiye pirzgirêka Kurd çareser bikin wê demê êdî rola wan devî warî da jî zeîf dibe ewane hemî texmînin yanî em nizanin lê ji alî her du partiyan da tiştekî wisa heye yanî beqasî ku li bin li pêşiya kamîreyê tiştekî dinê dibêjin lê li pişt kamîreyê em lê dinerin siyaseta wan hinekî siyasetekî cuda ye ev vana hemî hene û di heman demê de mirov lê dinere hêzên çekdarî ya HPG jî li çiyan de amadekariyê xwe pir mezin dikin û ev yek hemî vêyekê nîşan dide ku ew pêvajo li ciyekî de pir xetimiye û hemleyekî mezin ji ra pêwîst dike ew hemle jî du tiştin yanî yan ew ku berastî jî Tirkiye êdî xwe şil bike serê guya xwe şil bike vê pêvajoyê qebûl bike mîna Kurdistana Iraqê yanî statûyekî ji bo Kurdan qebûl bike bevî rengî xwe li gorî pêşhat û guhirtinên Rojhilata navîn eyar bike xwe pêra biguncîne an jî divê dest bi şerekî bike lê niha dest bi şerekî bike berastî serê tunelê xuya ye lê aliyê dinê tunelê pir tariye û nexuya ye
لە کو دەردەکەوێ کەس نزانێت ئەو احتیمالە مەزن هەیە وێ دەمێ تورکیا بکەوە ناو کریزێکی پڕپڕ مەزن ژخوا لۆماژی مرۆڤ لێت نەرێ نەها ئەردۆغان لەوەیەکێ دگەڕێ کە کەنگی ئەمریکا گلۆپە کەسک ژێرا هەل بکە سەردانە ئەردۆغان ji بۆی civîna şengayê ji xwe li gorî texmîna min girêdayê vêyekê bû yanî ku mesajekî bidê ئەمریکا mesajekî bidê Donald Trump lê binere li dunyayê de cepheyekî nû li dijî we ava dibe sîstema tak cemserî yek qutbî ya dunyayê hêdî têk diçe sîstemekî cuda ji Asya ava dibe û li wir de ew sîstem nüfusa hemî dunyayê hejmara danîştûyên hemû dunyayê piranî li wir in yani Hindistan û Pakistan û Çîn û Rûsya jî hêzekî eskerî nekêma Koriya jî hêzekî eskerî nekêma ku herdûk jî xwediyê çekên nuklerî ne xwediyê mûşekên balîstîkî ya kujerin ku ew balîstîk me dît îran ceribandin li hemberî İsraîl bi qasî ku İsraîlê weqasî însan li Îranê kuştin Îranê weqasî însan li İsraîlê nekuştibin jî lê me dît ku herî dawiye tiştê ku derdikeve ku Netanyahu ji Trump xwastiye ku agiribestê rabigîne yani ew şerê 12 rojan bidê rawestandin loma jî yani tirsekî Donald Trump di vî warî de heye tirsekî Emerîka berastî jî pir ciddî heye loma jî Erdogan şantajekî xwe nîşan da ka ew şantaj tê bersîvdayîn ji aliyê Emerîkayê an ne yani ez bi xwe texmîn nakim ez bi xwe texmîn nakim di heman demê de yani destê Erdogan jî berastî pir kurt e di vî warî de di warê aborî de di warê siyaseta derve de û di warê jeopolitîk de di demekî de ku İsraîl siyaset û hejmûngereya İsraîlê li hilkişanê de ye û di heman demê de Qubrus û Yunanistan bûna qereqolekî herî mezin ya Emerîkayê li herêmê de êdî pêwîstiya Tirkiyeyê çi qasî mezin dibe em hê vêyekê nizanin bi her corekî be êdî rewş bi wî rengiye geştî astekî bi wî rengî ku ew krîz di nava xetimandinekî pir ciddî de ye divê ew rewş bê şopandin û em ê heta dawiyê hewl bidin bi avayiyekî bê aliyan ne vê rewşê bişopînin ku digêje ku derê îro ez bi wî rengî dawî li vê bernameyê dînim li kerema xwe hewl bidin vîdyoyên me kanalên me ji bo dost û hevalê xwe re bişînin û ji wan bixwazin ku bibin abone heta bernameyekî din silav û rêz gelek spas ji we re ku heta vê deqê hûn bi me rabûn kesên ku layîk dikin kesên ku komîtan dinivîsin kesên ku pirsyar jî heta niha nekarîbûne bikin ew dikarin di demê pêş de pirsyarê xwe binivîsin ez ê hewl bidim bersîfa we hemiyan bidim dem baş silav û rêz